فیلمێک کەوات لێدەکات گومان لە خۆشت بکەیت بیر بکەرەوە لە کەش و هەوایەکی سارد و تەموو مژاویدا وەک لێکۆڵەرێک خۆت و هاوکارەکەت دەچنە نەخۆشخانەیەکی دەروونی لە دوورگەیەک بۆ دۆزینەوەی نەخۆشێکی ون بوو بەڵام دوای ماوەیەک ڕوودا و گەلێک ڕوودەدات و نهێنی شۆکهێنەرت دەربارەی شوێنەکە بۆ باشکرا دەبێت شەتە ئایلاند لە ژانەری تاوانکاری و نهێنیە دەرهێنەری مەزن مارتن سکۆرسیزی کاری دەرهێنانی بۆ کردووە فیلمێک کەوات لێدەکات لە دەستپێکەوە گومان لە هەموو کەس و شتێک بکەیتوە دەتخاتە گەشتێکەوە بۆ قوڵای مێشک کەشێ فیلمان ناوازەیە بە تەواوەتی بینەر ڕابگەشێت زۆر بە جوانی ڕۆدەچێتە هزر و ناخی بینەر واش دەکات بینەریش ببێتە بەشێک لە چیرۆکەکە و خاوەن بڕیار بێت کۆتاییەک بە بینەر دەبەخشێت کە زۆر کەس توانای قبولکردن و تێگەیشتن لێی نییە بۆ ئەم کەشە ئێستا ئەم فیلمە ناوازەیە لە دەست خۆتان مەدەن ئەگەر بینەری بوویت ڕای خۆتان لەسەری پێ بڵێ